بە ئامانجی ڕێگریکردن لە دووبارەبوونەوەی لافاو لە سنووری پارێزگای هەولێر هەڵمەتێکی پاکردنەوەی ڕێڕەوە ئاویە سروشتیەکان دەستی پێکرد بۆ ئەمەش تا ئێستا 51 کیلۆمەتر پاکراوەتەوە و زۆرینەی شوێنەکانیش زیاتر لە 15 مەتر زبل و پاشماوەی تێدا بووە کە مەترسیدار بوونە بۆ دروستبوونی لافاو. ئەمە لە شوێنەکان کە 51 کیلۆمەترمان پاک کردەوە لە گەزنە و لە خەبات و لە سێبیران و لە دووستەپە و لە قوشتەپە و لە دارەتوو لە پونجینە و 51 کیلۆمەترمان خاوێن کردیتەوە لە سەد زادەی 150 لە ڕێگای مەسیفیش لەوێن دەریش 7 کیلۆمەتر و نیومان خاوێن کردیتەوە لە هەندە شوێنان 20 مەتر بە بەرزی ڕویان کردیە. هەر سەبارەت بە ئەگەری دروستبوونی لافاو پارێزگاری هەولێر ڕایگەیاند لەگەڵ ئەوەی هەموو ئەو شوێنانەی مەترسیان لەسەر بووە بۆ دروستبوونی لافاو چارەسەر کراون بەڵام هێشتا ناتوانین دڵنیایی بدەین کە لە وەرزی بارانبارین لافاو دروست نەبێت. پێویست بکە لە گرتنەبەری ڕێوشوێنی کەمکردنەوەی ئەمە ناتوانین گەرانتی ئەوە بدەین برین لافاو نابێتن چکە لە هیچ وڵاتێک ئەو گرنتیە نادرێتن بەڵام بە ئەنجامدانی ئەو ئیجراعاتانە بە گرتنەبەری ئەو ڕێو شوێنانە مەترسیەکانی لافاو کەمتر دەبنەوە. ساڵی 2021 بەهۆی بارانبارینی بەخۆر لافاو زۆرینەی گەڕەکەکانی شاری هەولێری گرتەوە و بەو هۆیەوە 12 کەس گیانیان لەدەستدا و زیاتر لە 200 ماڵ و 50 دوکان ژێر ئاو کەوتن و بە سەدان ئۆتۆمبیلیش زیانیان بەرکەوت. دوای تێپەڕبوونی ئەو ماوەیەش تاوەکو ئێستا هیچ کەسێک سزا نەدراوە. ساڵانی پێشوو ئیدارەی شارەکە بە تایبەتی پارێزگای هەولێر بیری لەوە نەدەکردەوە کە ئەو شوێنانەی مەترسی لافاوی لەسەر بوو پاچی بکاتەوەکو ئێستا بەڵام لە ماوەی ڕابردوو بینی لافاوە کارەساتبارەکەی هەولێر چ کارەساتێکی قەومان بۆیە ئەم ساڵ بەر لەوەی کە جارێکی دیکە لافاو دروست بێتەوە ئامادەکاریەکانی دەست پێ کردووە. بڕیار محەممەد، کورسات نیوز، هەولێر.